باسی دوو تابلۆی لە خۆی گرتووە لە پێشەنگاکەمە. تابلۆکانیش هەمە چەشن و هەمە ڕەنگن کە کەرەستەی بۆی ئاوی بەکارهێناوە، بۆی ڕەنگا و قەڵەم بۆیان بەکارهێناوە و کانڤاسیشم بەکارهێناوە، ئەکریلیکم بەکارهێناوە لە کانڤاسەکە. لەسەر زۆر بابەت کارم کردووە، ئەوەی بەڕێز باسی کرد یەکێکە لە بابەتی کارەکانم و هەروەها بۆ مێژوو کارم کردووە، پۆرترێتم کردووە، پۆرترێتی کەسایەتیە ناودارەکانی کوردم وێنە کێشاوە، لە سروشتا کارم کردووە. بابەتی تر بابەتی فۆلکلۆر بۆ مێژوو وەکو وتمان ئەمەوێ بڵێم کە بۆ بڵین نەوە نوێکان کە ئێمە ئەمە ئازارەکانمانە و بۆ بیرهێنانەوەی بڵین نەوەکانی کۆنیش بۆی دیسان بیریان بێنینەوە جارێکی تر، بۆی دیسانەوە ئێمە خاوەنی ئەم مێژووە جەرگ بڕین. بۆ ژن زۆر گرنگە بە تایبەتی، چکە ژن زۆر هەست بە ئازاری ژن زیاتر ئەکا وەک لەوەی کە پیاوێک ئەگەر چ هونەرمەند بێت چ کەسێکی ئاسایی بێت، چکە ژن زیاتر ئەتوانێت ئەو هەست و ئازارە درک پێ بکە و ئەگەر هونەرمەندیش بێ زیاتر، چکە هونەرمەند زۆر هەستێکی تایبەتی هەیە و زیاتر لە کەسانی ئاسایی هەست بە و ئازارە ئەکات. وەکو منیش هەستم پێ کردووە.